وڵی ماکوان ئەگەر خۆت چوار پێ نەبوویتای ئەو قسەیت نەدەوت باشە من ناکاکە تو ناڵی مامۆستاکرێکار مامۆسامە باشە مامۆستاکرێکار پێشنەکەی تەکفیرەکە یعنی هەی بێ ئەدەب تو بە مامۆستاکرێکار چوار پێ ئەوەی عەقلیان نەبڕی تەکفیری دەکەن جاوەی خۆشە وەشکەیەکە جاوەی خۆشە ئەوەی عەقلیان نەیبڕێ تەکفیریەکە ئەوە بوختانەکە ئاساییە بەرزان بوختانەکە درۆزن و بوختان چی ئاساییە واز لە بەرزان بێنن بەڵام ماکوان الله تعالى فەرمی یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەوانە ئیمانتان هێناوە تو ناڵێ من ئیماندارم الله تعالى فەرمی باشە ئەگەر فاسقێک هەواڵێکی بۆ هێنا تەبەیون کە لێی بپرسنەوە لەکوێ ئێمە وامان کردووە چۆن بڕوا بە فاسقێکی بوختان چی خۆ باشە ئەگەر لای تۆ بەرزان مسلمانە کەسێکی بوختان چیە بوختانی بە خوشکی دایان پاک کردو باسی زینا ئەو شتانەیەکا و بەڵگەکانم داناوە بوختانی بە من کردووە جاسوسی بەسەر مسلمانەوە کردووە یعنی بۆ تەبەیون نەکرد یعنی چی کەرێکە ئێ بێگومان ئەگەر باجددی بێعەقڵە کەسێکە لە خۆتەوە کەسێک عەقڵت نەگیرێت تەکفیری ئەمە بێعەقڵیە ڕاستە ئەمە جەهالەتە بەڵام تۆ جارێک تەبەیون کە بزانە شتی وا هەیە یعنی چی کەرێکە مەتەمە نەزانن بابەتەکە زانێ هەردووکیان سیناریۆیان داناوە ئاوا ئێستا نەسەر من ئێستا لە یاخیەکەیە و تەمەە ماکوان ئەوە نیە بڵێ من ناناسی پەیوەندیمان هەبووە پێشتر کەم تا زۆر و یەکتری شەناسین یعنی ئەوە نیە بڵێ نامناسی و تازە قسەیەکە بەڵام بەرها ئەمە قوفڵە بێت بەڵێ دەشتی علمان نییە بەس ئەمە بە فیراست خەڵکی تەکفیرەکەین بە فیراست خەڵکی تەکفیرەکەین ئای قڕم کرد بەسەر فیراستەکەیە ئەمە ئەم هینە ئەم فسفس پاڵەوانە طبعا وتم بەرزان کەسێکی درۆزنەوە بەرزان ڕەمەزانە بوختان چییە ئاساییە مشکە بوختانەکە و درۆکا بەدەمی ئێمەوە ئاساییە بەڵام ماکۆن بە چ عەقڵێکەوە بڕای من فاسقە کردووە لەکوێ ئێماڵێن بە بەسیرەت خەڵک تەکفیرەکەی چی گێلێکە چی گێژێکە وەڵام من بە فیتڕەتی خۆم بە بەسیرەت خەڵک تەکفیرەکەم فیراست واتە بەسیرە واتە من ئەها هەستی شەشەم هەستی حەوتەم لە ئیسلام ئەوە نییە لە ئیسلامە هەزار جار بزانی خۆت ببینی کابرا کوفرەکە مادەم یەک شایەتی ئێشتا ئەچی بەلای محکەمە لێت وەرناگیرێ بێ شایەتێکی تر بێنی ئەخۆنە ئاسان نییە ئەمە کێ وتوێتی بە بەسیرەت خەڵک تەکفیرەکە کێ ئەوە نەبی عەقڵە ئەسڵەن مناڵێک ژۆ قسەیە ناکە یعنی سیر لە خۆشباوەڕی ماکوانێ ماکوە تۆ چۆن بڕوا بم فاسقەکەی کابرا درۆگە بە ئاشکرا کوا لەکوێ وتومانە بە بەسیرەت خەڵک تەکفیرەکەی بەڵام بەرها یاڵا بەڕام پێکەن وەڵا بۆ نمونە کەسێک پێیا بۆ بەناوی یاخی تر جەنابشی تەکفیر کردووە کەسی نەیشتۆتەوە یعنی وام پێشمەرگەی پێ مسلمانە لەسەرەوەی تەرفیریان کردو ئەو پیاوەتیە کاک بەرزن بۆ زۆر خەتەرە ئەمانە چوار پێیان ئاخر پێشمەرگە تەکفیرەکە عەزیزەکەی من ئاخر پێشمەرگە تەکفیرەکەی کێ لە جیادی چکێلەکەش پێشمەرگە هەیە ئەو میلەتە بەپارێزێ ئەو میلەتە مسلمانە ئەو پێشمەرگە مسلمانە ئاخر قەی ناکە هەر ئەو جارێ هەر نازانێ بۆچی تەکفیری ئەکا تەکفیریەکەی کێ خەیتە جێگایەوە ئەخر زۆر خەتەرە ئەوە چێتە پرۆژەی مخابراتی چواردەور کە کورد ئەخر ئەگەر بسێریکە مخابراتی چۆن بەخوای گەورە ئەگەر هەر کەسێ لەگەڵ میلەتی باش ئەڵێ ئەوانەی ئەم پێشمەرگانە تەکفیرەکەن چوار پێن یعنی کەرن وەڵی ماکوان ئەگەر خۆت چوار پێ نەبوویتای ئەو قسەیت نەدەوت باشە من ناکاکە تو ناڵی مامۆستاکرێکار مامۆسامە باشە مامۆستاکرێکار پێشمەرگە تەکفیرەکە یعنی هەی بێ ئەدەب تۆ بە مامۆستاکرێکار ئەڵێ چوار پێ کە تۆ بەهۆی ئەوە ناسێنرای ماکوان باش باتنێ لای مامۆستاکرێکار بزانین دەربارەی پێشمەرگاڵێکی گوێ بگرە انجا دوای دێ بەسەرەوەی کە ئەنتی تیرۆر مطلقاً هەموویان مرتد و کافر ژنیان حرامە لەگەڵیانە لەوا بزانە مسلمان و مناڵەکانیان زۆڵ حساب پێشمەرگەش بە عمومیان مرتدن کافرن لە خەتی مەسعود بەرزانی بن یا لە خەتی جەلال تاڵەبانی و عەلبانیەکی تر حکمیان حکمی ئەوە چونکە خوای گەورە فەرمێ ئینە فیرعەون وهامان وجنودهما كانوا خاطئين وخوای پەروەردگارش کە عقوبەی لە قیامەت و لە دنیاشا داون عقوبەی هەموویانی وەکو یەکدا إنهم جند مغرقون کە بڕیاری غەرقکردنی فرعون و هامانی دا جندەکانیشی هەمووی لەگەڵا وەکو یەک غەرق بوو فرعونیش غەرق بوو باشە مامۆستاکرێکاریش تەکفیری پێشمەرگەیەکە الله تعالى فەرمێ الذين آمنوا يقاتلون في سبيل الله والذين كفروا يقاتلون في سبيل الطاغوت ئەوانە ئیمانیان هێناوە لە پێناوی ئەڵڵا جنگن هیچ لە پێناوی ئاڵا و خاک و ئەمانە هەمووی تاغوتن ئەوانەی ئیمانیان هێناوە بەس لە پێناوی ئەڵڵا قیتالەکەن ئەوانەش کە کافر بوون لە پێناوی تاغوت و تاغوت بتە ئاڵایە ئەلەمە نەشی هەرچیەک بێ ئەوانە تاغوتن باشە تۆڵی ئەوانەی ئەو پێشمەرگە کافرەکەن چوار پێن ئەی باشە ئەگەر خۆ چوار پێ نەبی ینی دوو لە ڕوویەوە ئەو یانی مامۆستاکرێکار بە حسابی تۆ بێ چوار پێیە باشە مامۆستاکرێکار دۆڵی بە مامۆستای خۆ مەزانم باشە ئەوەدا کوڕی پاکیش تەکفیریانەکە و بە جاهیل و ئەوە ناوە یعنی کوڕی پاکیش چوار پێیە ماکوان بۆیە ئەڵێ چەک هەڵ مەگرە بۆ پیا و کوش بۆیە ئەڵێ ئەگەر ئەو پیا و کوژە هەر پیاوێکی کوشتی بێ لە مەشرق و لە مەغرب تۆی سەر بلە سوژدە و یەشمەن شەریکی لەگەڵیان
خواهی پروردگار فرمایید إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين فرعون هامان سربازەکانی خاطئين يعني ظالم بون يعني ظالمين يعني هەڵام ئەوانە هەمیان لە زوڵمەکە مشترەکن ئەوانە هەمووی لە زوڵمەکە مشترەکن بۆ پارە بۆ مەعاش بۆ کورداتی چەک بۆ خوێن بەش هەڵمەگرە کوڕی خەڵک مەکوژە بەدرۆ و دەڵەسە بەها خەڵەتاندن والله هەزاران جار نوێژ خوێن و سەر بە سوزدە بیت خوێن و ڕێژی چێواڵێ ئەوەی کە تۆ سوزدەی بۆ هەبەی الله ئەکبەر سبحانه وتعالى ئەو فرعونانەی کە چۆکیان ناوەتە سەر سینگی خەڵکە و قوتی خەڵکت زن بوونە تەمایی ئەوەی هەرچی تیرۆر و ئیرهاب و بەڕێژنەکە بخەمە نەو کەونە ئەوان سەبەبێکن تۆ چەکیان بەڵەگیت هناك دەم سمان ئاگەری خۆی ئاگەری ئیسلام ئاگەری دینەکەی بێت وەی بتوانێت ڕاست و درستی بۆ عەبدێکی خۆی پەروەردگار بگرێت وەلای خۆی پەروەردگار والله ئەوەی چەکەڵ بێ بۆ قاتل عباد الرحمن والله ئەوە کتابێک کە خوا بۆ ناتوە وحی لە رب العالمین هاتووە بە مەلایەکی درۆزنی دەجالی کە دەبڵ نەخەڵەتی بە چۆمەندیرێکی درۆوە والله نەخەڵەتی باشە ئەوە کوڕی پاکیشەڵێ تەکفیریانەکە بۆ شێوازە باوەستا کاوە ینی مامۆستا کامرانکەری هەنی ئەمانەی چوار پێن هەی والله چیت پێ بڵێ ماکوان کە کورد ئەخر ئەگەر سەیریکە بە قورئان سوێن بەخوای گەورە ئەگەر هەر کەسێ لەگەڵ میلەتی خۆیانە بێ خۆی گەورە ڕسوایە سەیریکە ئەمن چۆن چوومەتە زیندان لە زیندانە لەگەڵ ئەو مامۆستا کرێکار عەزیزە تا ئێستا چۆن کە دژی میلەتی خۆمان نەبوو دژی ئەو وڵاتە نەبووین بزانە خەڵک ڕقی لێمانە بزانە خۆی گەورە سەری بەرز کردوینەکە سەری بەرز نەکردوینەکە باشە ئەڵێ ئەگەر ئەو پێشمەرگە تەکفیرەکە ئەیکی ئەم میلەتە پارێزێ باشە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەکفیری قوڕیشی کرد و تەکفیری ئەهلی مەکە کرد ئەوەی کە مسلمان نەبوو بوو بیری لەوە کردەوە باشە بەڵێ من ئەگەر تەکفیری ئەبوو جەهل و ئەوانە بکەم ئەیکێ مەکە بپارێزێ ئەمانە مەکە پارێزن باشە کاتێ موسا تەکفیری هەموو چەکدارەکانی فرعونی کرد بیری لەوە کردەوە بڵێ باشە من ئەگەر تەکفیری ئەوە بکەم ئەیکێ مسڵ بپارێزێ کاتێ ئیبراهیم تەکفیری ئاهلەکەی کرد باشە مەبەستم ئاهلەکە ئەهنا مسلمانەکان نە کافرەکان ئەوانەی کە ئەو قەومە کافرەی بیری لەوە کردەوە بڵێ باشە ئەگەر من تەکفیریان بکەم ئەیکێ ئەم هینە بپارێزێ تۆ سەیری ئەم بێعەقلی ماکوان تۆ سەیری ئەم جەهالەتە تۆ سەیری ئەم قسە عاتفیانە تۆ سەیری ئەم قسە پەمەیانە تەمەن ئەم قسە پەمەیانە بەس کەسی پەمەیی بڕوای پێکە با بگیان پێشمەرگە چەکداری تاغوتە مادەم کوفری کردووە و بە ئەمەل چەکی هەڵگرتووە بە تاغوت تەواو کافرە ئیتر ئەمە پەیوەندی نییە بۆی کێ ئەم وڵاتە بپارێزیەوە ئەسڵەن ئەمان وڵات تێکەدەن تۆ سەیری ئەم دەلیلە ئەمجا باسی پێشمەرگە شەکە ئەڵێ ئەمانەی کە تەکفیری پێشمەرگەکەن ئەمانە چین ئەوەن لە ناو پرۆژەیەکی مخابراتی ئیشەکەین پێشمەرگەی کامەیە بە هەنێ بێنێتان پیشاندەم لەسەر پێشمەرگە ڕەحمەتی خواتان لێبێ خۆ تازە خوا شتەکە هاتووە بۆستە کاکە گیانە ئەمە چییە ئەمە بۆ نمونە ئەمە هینی فشەتیرۆری یەکێتیانە ئەمە ئەلەمەکەیانە ئەلەمەکەی خاچی تایە باشە لۆگۆی زەردەشتی تایە و ئاگری مەجووسی تایە باشە پێما بێ وێنەکان لە ناو مبالەکەی خۆما پیشاندەم باشترە لەما زۆر بەوازحی نایە ئادەی نە لێرە نایە لێرە ئەو وێنانە نایە سەریکە بە ئەمە لابەرم ئەمە لا ئەبام باسی پێشمەرگەکە من هەنێ ڕسمی پێشمەرگەدام پیشاندەم باشە کە ئەوڵی ئەگەر پێشمەرگە کافرێکی کێ هینەکە بێ ئەمە پێشمەرگەیە ئەمە بینم ئەمە پێشمەرگەیەکە تەبەن ئەو عەلەمەی بەدەسیوەیەتی ئەو عەلەمە لی نووسراوە لا إله إلا الله محمد رسول الله باش ومن هینم کردو بۆی دوای نەڵێن وڵا ئەمە بانگەشە بۆ ڕێکخراوێکە نا بانگەشە بۆ ڕێکخراو ناکەم ئەو عەلەمە لی نووسراوە لا إله إلا الله محمد رسول الله ئەو عەلەمە نابێ ئاوا فرێدرێ نابێ کەچی ئەو پێشمەرگە ئاڵایەکی قەومی ئاگرپەرستی یەکێتی و پارتی بەرز کردوێتەوە ئەو عەلەمەش داگرێ ئەوە سوکاتی بێکا فرێدا باشە ئەمە پێشمەرگەکانی یەکێتی و پارتی باشە لێرە بە هەمان شێوە ئەم جاشمەرگانە ئاوا لە ژێر پێڵاوەکانیانە ئەو عەلەمەی کە ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله لەسەرە لە ژێر پیانایە ئاوا عەلەبی کوردستان و عەلەمەشیان داناوە باشە ئەمە پێشمەرگەکانی ماکوان کەریمن ناتوێت ئەمە کێ ئەمەش پێشمەرگەکانی پارتی وەکێتیە خاج داکردن لە بەرزان باش ئەمە پێشمەرگەکانی ماکوان کەریمە ئەمە کێیە ئەمە زیرەکی دەستکردام ڕسمانە باشە ئەمانە چەکداری تاغوتن ئەمانە بوونەتە سەگی مخابرات ئەمانە لە پێناوی مخابراتە ئەسڵ ئەمریکا تو ئیش و چیە بە پێشمەرگە پاریانە دەیتی ڕاهێنەریان بۆ نێری چەکیان بۆ نێری ڕاهێنانیان پێەکەی دەستخۆشیان لەکەی بۆچی بەکاریانەهێنی غێری ئەوەی بیانکەی بە سەگی خۆت و شەڕیان پێ بکەیت و ئەمیان پێ بکوژی ئەویان پێ بکوژی ئەمانە چەکداری تاغوتن چەکداری ئەمریکان ئەمانە چەکداری ئەلمانێتن کەچی ئەو ماکوانە کافرە ئەها بە قسەی عاتفی ئەمجا ئەڵێ وەڵا هەر کەسێ دژی میلەتی خۆی بێ باوی دووبارەکەمەوە خۆ ئەوشەیە باوی دووبارەکەمەوە سەری
او بيلك مسلمانه او بيشمرقه مسلمانه اخر قيناك هل او جاري هل نازاني بوشي تكفيري دروكي تكفيري كي اخي تجيكايو اخر دروكي بو نازانم يك دنيا آياتم بو نايتو ما وصاك كار منها كاكا يك دنيا ما مسيطر يك دنيا شي يك دنيا آيات الذين آمنوا يقاتلون في سبيل الله والذين كفروا يقاتلون في سبيل الطاغوت فسيدي اها شلون دروكا اها الجاري هر نازانه شلون نازانم او بتشي والله فيرتكم ما كوان خسروا عبد الكريم ولا بردمي من درد يالي لسر اجنو دانش فيرتكم في توحيدكم في عقيدتكم متكبر مبا شيطان كبري كربويا كافر بو اقدر با متكبر مبا مالي والله عمل رقم ومن تو نازاني تو جاي لي بالتوحيد تو قلت بتزاني او قسانت ناكر باشا اول شيء بروجي مخابراتي شوار دور ككل اخر اجر سيدي او دروانا باشا اما شرناك او دروكا اما خوش يزاني واني بلا ما بوجو عندني عاطفي خلقي سيديك القرآن سوى بخواي قولا أجر هالكسر قال ملتي خويا أنا بخواي قولا رسوايا راسك سيديك هامن شلون شو متى زندان باشا بسيري ام قصة قورا باشا إبراهيم خليل الله لقل او قلان ابو تكفيري شي كردن باشا يعني شي لوط بيغمبر عليه السلام دري عنكر قومك دري عنكر دوش ايه لوط لقل قومك اخوان ابو لقل او ملتي اخوان ابو بيغمبر اخوان صلى الله عليه وسلم لما كان دري عنكر قومك دري عنكر باشا كشي ام باقلا ام جاهلا عليها هركسي اقر لقل ملتي خويا نبي او خوا رسوايا بس ام هاو كشيد لكي انا ورقي كوري نوفل كاتي كدا خديجه رضا رحمه الله عليه بيغمبر اخوي صلى الله عليه وسلم برد لكاتي وحيكا ورقه ايود خفت بو اواخم خزقايا او كاتا هزم هبوايا وبما ما يكوا قومك درتكن بيغمبر اخوي صلى الله عليه وسلم بو قومك در مكان فرمي هيج بيغمبر ناتو الا قومك دريان كردوا باشا كشي ام طميه ام دين امريكيه ام برادري عدنان ابراهيم وعبد الرحمن صديق ام جهميه علي والله هركسي لقل ملتك اخويا نبي اخويا رسوايك لا حول ولا قوه الا بالله لا حول ولا قوه الا بالله تسيري ام جاهلا تسيري ام احمقا تسيري ام كافرا اما لسيري بيغمران نازانه اما چونکە هەر گرنگی داوە بۆی عاتفەی هەبێ و گرنگی بۆی داوە عاتفەی خەڵکی بجوڵێنێ بۆ ئەوەی خۆی بەناو بانکە ئیتر تەواو ئاسایی عەقیدەیەکی و تەوحیدێکی باشە هەمجا باسی خۆیەکە تۆ سەیری کە ها تەقەن زوڵمێکی زۆر گەورەیە ماخوانێکی کافری یەکێتی بشوبێنی بە مامۆستاکرێکار حاڵێ تۆ سەیری کە من و مامۆستاکرێکار چۆن لە سجنێ ها بەڵێ لە زیندانە لەگەڵ ئەو مامۆستاکرێکار عەزیزە تا ئێستا چونکە دژی میلەتی خۆمان نەبوو دژی ئەو وڵاتە نەبووین بزانە خەڵک ڕقی لێمانە وازانه ئیتر خەڵک ڕقی لێت بێ بۆ نمونە ئێستاێکی و باتی ڕقیان لەمنە ڕقیان لە مامۆستاکرێکارە بۆ نمونە ئیتر تۆ دۆڕاوی تۆ مسلمانی ئەگەر خەڵک تۆیان خۆش بووە ئەوەی تر تۆ مسلمانی تۆ سەیری ئەم دینە بۆ خاتی خۆی کێم پێوەرەی هێنا کورە تۆ ئەڵڵا لە خۆت ڕازی کە باس سەرزەوی دژایەتیت بکەن کورە بۆ خاتی خۆ ئەمە هەر زۆر ئەحمەق ئەمە هەر زۆر جاهیلە کاکە تۆ بۆ بڵگەی کاکە فەرمودەیەک بێنە کاکە ئاەتێکی قورئانی پیرۆز بێنە قسەی باخەڵی خۆت مێنە قسەی پیرەژنم بۆ مێنە قسەی آخر كاكب والله زور أحمق أما كوانا والله زور جاهلة هر زور جاهلة قمراي وقمرا كريشة تو سيري أم بحساب بلغي أقلية نيتو والله بلغي أقلية كان يجي لاوازن كاكا أم السيرة مانية برو لقرآن سيري ميجو بيغمبراك لو همو فرمودا بزانا بيغمبران بشي علياتو عليه السلام شي نارح بيغمبر مانية كراو بدكتور إلا قومك إخويا بني إسرائيل بهزاران بيغمبر إخوي كشتوا يعني برحل والله حتى أكو قصبك زيادة جهلي أم كابرات عن بودلك بالله بس أنا كويس سري برس كردونا في سري برس نكردونا راز فرمي ولا كان ما بالله ببورا دلم أو يا أخي هربا رتلش تكفيري لك كذي كافرة مشركة مرتدة.